بینەرانی ئەزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەویش لە شاری سلێمانی ئەزیزەوە با شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێی باسی ڕۆژ وەکو ئاگادارن نوێترین باسی ڕۆژ لە ئێستادا دوایین پەیامی مەسعود بارزانیە سەبارەت بە ئەو کێشە و قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان لە ئێستادا بوونیان هەیە لە پەیامەکەیە من دیسانەوە ئاماژەی پێدەمەوە سێ خاڵی زۆر زۆر گرنگ خراونەتە ڕووکە دیسانەوە ئێڵێمەوە بە خاڵی نوێدادەنرێن ئەویش دیاریکردنی کەسێکە بۆ ئەوەی سەرۆکایەتی هەرێم بکات تا کاتی هەڵبژاردن دەستنیشانکردنی دەستەیەکی نوێ بۆ سەرۆکایەتیکردنی پەرلەمانی کوردستان و حکوومەتێکی نوێ ئیتر ئێمە لەگەڵ میوانەکانە ئەچینە تەفاسیل و وردەکاریەوە کە چۆن بێت و چی ئەبێت و گرنگی ئەمە چییە لە ئێستادا ئەمە تازەترین پێشاتە لە گۆڕۆپانی سیاسی لە هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان بەجیاجیا قسەی خۆیان لەسەر ئەم پەیامە کردووە و هێندەی قسەی لەسەر کراوە بە پەیامێکی ئیجابیان زانیوە و پێیان وایە کە ئەکرێت بکرێت بە هەوڵێک بکرێت بە هەنگاوێک بۆ چارەسەرکردنی کێشەکان من زیاتر ناڵێم ئەڕۆمەلای میوانەکانم بۆ ئەم شەو دوو میوانی ئەزیزم لەگەڵا هەرێک لە بەڕێزان کاک کەمال ڕۆف سەرنووسەری شارپرێس هەروەها دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان ڕایشکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێراتنی هەردوو لاتانەکەم سەرچاوماناتن بۆی بیریشم نەچێتەوە سوپاسی هۆتێل هایکرێس دەکەین کە ئەم شەو هاوکاری کردوین لەوەی کە باسی ڕۆژ بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشکەش بکەین دکتۆر دڵشاد بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای جەنابەت من دوێنێشە لەسەرم تەوەرە بەرنامەیەکم کرد و ڕای چوار بەڕێزی دیکەم وەرگرت پێم خۆشە بەوە داخل بم ڕای تۆ بۆچوونی تۆ شیکردنەوەی تۆ دنیابینی تۆ تێڕوانینی تۆ بۆ پەیامەکە چییە؟ یەکوان هەڵسەنگاندنی هەر بابەتێک لەو بابەتە گرنگانە یا پەیامێکە لە کەسێکی وەکو بارزانیەوە کە سەرۆکی هەرێمی کوردستانە یا سەرۆکی گەورەترین پارتە سەرۆکی دەسەڵاتی فعلی ئێستای کوردستانە پێویستە لە چوارچێوەی کات و شوێنی ڕاگەیاندنی پەیامەکە هەڵسەنگاندنی بۆ بکرێت ئێمە لە کاتێکین کە خەڵکی کوردستان گەیشتۆتە ترۆپکی ناومێدی خۆی هێزە سیاسیەکان لە دڕدۆمترین کاتەکانی پێکەوەژیانی خۆیانان کوردستان دووچاری قەیرانگەلێکی ئەجگار ئاڕوز بۆتەوە ئایندەیەکی لێڵ چاوەڕێی هەمومانەکات لە شوێنێک ئەژین کە هەرێمی کوردستانە محکومی کۆمەڵێک هێزی سیاسین کە ئەم هێزە سیاسیانە بە حەز و خواست و ئیرادەی تاکە کەسی و کۆمەڵێک و گروپێک دروست نەبوون لەبەرەوە بە حەز و خواستی تاک و گروپێکی تریش ناسڕێنەوە بۆیە ئەگەر لەم چوارچێوە زەمین و زەمانەیە هەڵسەنگاندن بۆ پەیامەکەی بارزانی بکەین ئەبینین کە پەیامێکە پۆزتیڤە چەند دەرگایەک بۆ ئایندەیەکی باش ئەکاتەوە لە چارەسەر بۆ چارەسەری قەیرانەکانی کوردستان کە لە ناویاندا چارەسەری یاسایی دەستگا فەرمیەکانە بە سەرۆکایەتی هەرێمەوە بە سەرۆکایەتی بە پەرلەمانی کوردستانەوە و بە حکوومەتی کوردستانیشەوە کە ئەمانە ئەگەر بێت و میکانیزمێکی گونجاویان بۆ بدۆزرێتەوە و ئەم پەیامە جێبەجێ بکرێ ئیتر بەهانەیەک لەو بەهانانەی نامێنێ کە خەڵکی کوردستان ئەو بێمتمانەیی بە حکوومەتەکەی خۆی بمێنێ هەستەکەی ئەو بێمتمانەی لای هاوڵاتیان دروست بووە ئەنی زۆر جار من لە بەرنامەکانی شەو بەڕێزان ینی ئێوەش هەردووکتان ئاماژەتان پێداوە ئەم بێمتمانەیە مەترسی هەیە پێڕابکێشێ بۆ شتی ناخۆشتر بۆ شتێک کە ینی چۆن بڵێ کاریگەری سلبی ئەبێ لەسەر ئەزمموی هەرێمی کوردستان کەوتی ئەزمونێکی لایەزە لە ئەزمونێکی ساوایە بێگومان تۆ بیر نەچێ ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە خەڵکی کوردستان زۆربەی زۆری بەشدار بۆ لە دروستبوونی قوربانی بۆ داوە بۆیە کاتێک گات ئەوەی ئاستی ئەوەی متمانەی پێنەمێنێ ئەمە خۆی لە خۆیان کارەساتە بۆیە من ئەڵێم ئەم پەیامە خاڵی ئیجابی ئەجگار زۆر تێدایە لەوانە زۆربەی زۆری بێمتمانەیەکە چییە متمانەی خەڵک بە حکوومەت نەماوە بڕوای بە قسەکانی نییە کە ئەڵێ پارە نییە خەڵک گومانی لە ڕاستی دروستی هەیە باش ئێستا بارزانی ئەڵێ فەرمون وەرن حکوومەت بگۆڕن کەوابێ ئێستا ئەم هێزە سیاسیانە کە نوێنەری خەڵکن بەشی زۆربەی زۆری خەڵکی کوردستان بە حیزبی کراوە لە حقیقەتە ئەتوانن حکوومەتێکی وا پێک بێنن کە ئەو ڕەمزانەی کە خەڵک گومانی لێی هەیە کە خەڵک لێی لێ هەیە لە حکوومەتان نەمێنن پەیامەکە بایی ئەوە چارەسەری تیا تەرح کراوە کە ئەم قەیرانە بە شتێک کەمتر تێپەڕێنین خۆی هەنگاوەکانی دوای جێبەجێکردنی پەیامەکە چارەسەرە کە تۆ حکوومەتێکی تر پێگەهێنی ئەو حکوومەتەی تر ئەبێ هەڵسێ بە گەڕانەوەی متمانە بۆ خەڵک چۆن بڵێ ڕێگەت پێدەم بۆی دواتر پێم بڵێ چۆن پێم بڵێ ینی چۆن ئەکرێت ئەم پەیامانە چکات دوێنێژ میوانەکان ئاماژەیان پێدا پەیامەکە گرنگە باشە پەیامی گرنگتریش هەبووە باز لە شتی گرنگتریش کراوە بەڵام
کاتۆتە سەر ئەرزی واقع جێبەجێ نەکراوە سوپاس دەکەم دکتۆر من دواتر دێمە وڵات کا کەمال هەر بە پەیامێکی خۆت لە فەیسبوکەوە دەست پێ بکەم ئاماژەت بە خوڵاسەی خاڵەکانداوە و ئەڵەیت بەم بۆچوونەی تۆپی خستەوە ساحەی لایەنە بەم بۆچوونەی ینی پەیامەکەی بارزانی تۆپی خستەوە ساحەی لایەنە سیاسیەکان تا بەدەنگ چارەسەرکردنی کێشەکانەوە بچن باشە کە تۆپی خستۆتەوە ساحەی لایەنە سیاسیەکان ئەبێت لایەنەکان چۆن تەعامل بکەن و سەرنجی خۆشت لەسەر پەیامەکە لە ڕاستیە پەیامەکە زۆر جیاواز بوو لەو پەیامی پێشتر کە لە باشی گیایی و ئەتوانم بڵێم یەکێکە لە پەیامە باشەکانی کاک مەسعود لە ماوەی کە ئاڵۆزیەکان دروست بووە لە هەرێمی کوردستان و ئێمە بۆ خۆمان ینی وایە بینین کە خولاسەی ئەو قسانە یاخود ناو پەیامەکە ئەو پێشتێکیە کە جەنابەت باسی کرد سێ خاڵە ئەو سێ سەرۆکایەتیە گۆڕانکاری بەسەرا بکرێت و دەست ببرێ بۆی کە ئەمە بکرێتە کارمەبنای یاخود بێتە مەبنای دیالۆگ لە نێوان لایەنە سیاسەکانە دەرگا بکاتەوە بۆ دیالۆگێکی جدی بۆ چۆنەتی معالەجەکردنی کێشەکان ئەمە من دیارە پەیامەکە ملاحەزات و سەرنجی لەسەرە خۆزگەوانە بووە بەڵام تۆ ناکرێت لە هەلومەرجێکی ئاوە ئاڵۆز و دۆخێکی وها نالەبارە چاوەڕێ زۆر لەوە زیاتر بکەیت لە لایەنێک یا لە بەشێک لە لایەنانی کە بۆ خۆی بەشێکە لە کێشەکان بۆیە من پێم وایە ئەبێ بە ئیجابی وەرگیرێت و پەیامەکەی جان بە پۆزتیفەکانی وەرگیرێ نەک نێگەتیفەکانی و بێک ئێمە ئیژە سەر ئەمە بکەین بۆ ئەمە بە خاترەوەی کە ئەم دۆخە تێپەڕێن چکە دۆخەت وەکو دکتۆر باسی کرد دۆخێکی نالەبارە دۆخێکی ئاڵۆزە و دەرگای هەموو ئەگەرە خراپەکان کەمەل جاران کە هاوڵاتیان نستیان بۆ کردووە بەرەو مەترسیەشێ بەڵام بەرپرسەکان بێباکن یان نایانەوێ وادەری خەنکە دۆخەکە بەرەو مەترسیەکی هەستەکەی ئەم پەیامە ئەوەی لێ خوێنرێتەوە کە دۆخەکە لە دۆخێکی خراپ و هەستیار و مەترسیداردایە بۆیە بەو نەفرەسەش پەیامەکە نووسرا و بڵاوکراوەتەوە دۆخە خراپە لایەنە سیاسیەکانن ئەمە قسە لەسەرەوە نییە کە ئێمە بڵێن هیچی ئیجابیان نییە چکان دیجار قسەکان بە خراپ وەرەگیرێ بەڵام هۆکاری ئەم دۆخە خراپە لایەنە سیاسەکانە خراپی مامەڵەکردنیانە لەگەڵ ئەو فرسەتە گەورەی کە لە بەردەمی کووردا دروست بووە و من ینی هیواخوازم کە خراپ لێک نەدرێتوانێ بەڵام ئەزمموی کوردستان ینی ئەو قوارە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە لە بەردەمی مەترسیە ئێستا من خەمی سیستەمەکەم نییە سیستەمەکە بێ گۆڕانکاری بەسەرا بێت ئەوە جیاوازە حکومە دەبێ گۆڕانکاری بەسەرا بێت و عقلی حیزبە سیاسیەکانیش کە تاکو ئێستا بەو شێوە خراپە مامەڵان لەگەڵ دۆخاکەدۆ بێ ئەوەش گۆڕانکاری بەسەرا بێت چکە ئێستا دۆخێکە بەرئەنجامی کە ئەو بەرەنجامی کارنامە سیاسی ڕابردووی ئەو لایەنە سیاسیانەیە کە ئەم دۆخە نەخوازراوە کە هیچ کەسێک هیچ لایەنێک ناتوانێت باشکرا دیفاعی لێ بکات لە دۆخێکی باشمان کردووە و قابلی ئەوەیە کە دەستی پێوە بگرین واتە ئێمە بێ ئەم سیستەم و ئەم قۆناغا بگۆڕین بە قۆناغێکی پێشتر و سیستەمەکە بگۆڕین بە سیستەمێکە هیچ نەبێت واوەتر بێ لەمەی ئێستا چکە ئەمام سیستەمکی لایەنەکان لەم قۆناغەیە ئجازم بە بچووکت بەمێ ئەرکی لایەنەکان ئەنی ئەوەیە کە ئیسیجابیان هەبێ بۆ ئەم پەیامەی کاک مەسعود ئیسیجابەیەکی ئیجابیان هەبێت بەدەمیەوە بەدەمی بچن بەڵام قۆناغی دوم ئەرکەکە سەر شانی پارتی دیموکراتی کوردستان ئەویژەوەیە کە ئەوان ئیسیجابیان هەبوو ئەمان دیسانوانێ شانت ئامادەکەن بۆ دەستکردن بە دیالۆگ پەکی نەخەن کەواتە تۆ لەگەڵ ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لە قۆناغی دوای وەڵامدانەوە بەدەمەچوونی پەیامەکە مفاتەحی لایەنەکان بکە و بچێ بەرەو پیریان ئەوە ئەمەش بە شێوی گروپ نا بە شێوی جاجیا و بە شێوازێک کە مەرجدار نەبێت باشتر وایە بۆ پارتی دیموکراتی کوردستان هیچ مەرجێک یا لایەنەکانی تر هیچ مەرجێ نەخەنە بەردەمی نە پارتی و نە لایەنەکانی هیچ مەرجێکیان هەبێ بۆ چۆنتی دیالۆگکردن دۆخی کوردستان خەڵکی کوردستان بەڕاستی قورسە ئەنی ئیتر لەوە دۆخە زیاتریان پێ قبول ناکری حەق نییە خەڵک بخرێتە بەردەمی نەهامەتێکی تر دۆخێکی نەخوازراوی تر بڵێ بێگومان دێمە وڵات دکتۆر دڵشاد بۆی ئەو گفتوگۆیی لەگەڵ جەنابتانە و لەگەڵ کاکەمال لە دەستمان پێ کردووە بەردەوامی پێ بدەین ئەبێ لایەنەکان بە چ شێوەیەک بچن بەدەمیەوە وە قسەیەکەیە ئەڵێ لەبەر ئەوەی بارزانی پەیامەکەی بڵاو کردوێتەوە بۆیە ئەبێت پارتی لە هەموو لایەنەکان زیاتر قوربانی بە بۆەوەی خاڵەکانی ناو پەیامەکە چۆن ئەوترێت جێبەجێ بکرێت و بگات بە کەناری ئارام تۆ لەو بارەیەوە چیاڵی لە ڕاستیە هیچ هێزێکی سیاسی چەند قوربانی بە ناگاتە قوربانی ئەو دایکەی کە کوڕەکەی ئەمڕۆ لە سەنگەرەکانی بەرگری لەم خاک وڵاتە بە هێزە سیاسەکانی شۆشەی دەبێت
لەبەرەوە ناکرێ بەڕاستی تر باوازەوە بێنین کەکە ئەم هێزە سیاسیە لەم پرۆسەیە چەند قازانجەکە و چەند زەرەر ئیتر بە بارمتەگرتنی خەڵکی کوردستان یان بەشێک لە خەڵکی کوردستان بۆ بەدیهێنانی خواستی زیاتری حیزبی تاوانە لە ڕاستیە ئەم خەڵکەوەکو کاکەماری ئاماژەی پێیا ئیتر بەرگەی ئەم هەموو بە بارمتەگرتنە ناگرێ بەکارهێنانە ناگرێ بۆ ئەوەی ئێمە دەستکەوتی سیاسی بەدەستبین بۆیە ئەوەیە بێ هاوڵاتیانیش فشاری مەدەنیان هەبێ بۆی لایەنەکان دانیشن زۆر پشگیری ئەوە ئەەکەم کە هاوڵاتیان ئەندامانی حیزبەکان بە هەمویانەوە چکە بیرت نەچێ تەنانەت لە کاتی دەستکەوتی حیزبیشە ئەندامە سادەکانی حیزب هیچ دەستکەوتێکیان بدەست نایە ئەندامی سادەی حیزب لە ڕۆژی تنگانەیە بە پیر حیزبەوە چێ دەنگی بۆیە بەڵام لە کاتی دابشکردنی دەسەڵاتە ئەگەر بەرنامەی حیزبە سیاسیەکە فریای بکەوێت کە بەداخەوە تا ئێساش بەرنامەی حیزبە سیاسەکان بە جۆرەگە جۆرەکان نەچوەتەوە شەڕەکە لە قاعیدەیە قاعیدەکان بۆ خۆیان دانیش نەچونەتە چوارچێیان پێکەوە پێویستە ئەندامانی حیزب فشار بخەنە سەر حیزبەکان خۆیان بۆ بە پیرۆچوونی ئەم بانگاوازە و ئەم بانگاوازە خۆی لە خۆیان هێڵی سووریتیانە جاران ئەگەر هێڵێکی سوور هەبووایە بۆ نمونە ئێستا هیچ هێڵی سوور نەماوە سەرۆکی هەرێم خودی خۆی سەرۆکاتی حکوومەت و پەرلەمان کە ئەم سێ دەستگایە مشتومڕی لەسەر بووە هەموو مشتومڕەکانی کوردستان لە چوارچێوی ئەم سێ دەستگایە بووە وەکوتم خەڵک متمانی بە حکوومەت نەماوە بۆ نمونە ئەڵێ ئێوە اتفاقتان کردووە پارەتان لە بانقەکانی دنیا هەیە چی هەیە چی نییە باشە کەم حکوومەتە گۆڕا حکوومەتێکی تر هات هەموو ئەوراقی ئەو حکوومەتی پێشووە کەوتە بەردەستی ئەم حکوومەتە نوێیە کەوابێ ئەم حکوومەتە نوێیە ئەم پەیامە بەهانەیەک نامێنێ بەدەست بیاتەوە بەدەست خەڵک یا بەدەستدایانە سیاسەکانی تر خوێندنەوە کراوە بۆ پەیامەکەی بارزانی ئەڵێن ئەمن بە نیەتێکی باش نەنووسراوە نیەتی تری لە پشتەوەیە کاکەمالی ژووتی ئەبێ بەدەنگەوە بچن و بە شێوەیەکی ئیجابی ینی هەستەکەی ئەمە مبالەغە بەیان دیسانەوە سیاستکردنە بەکە لە ڕقی لە ڕاستیە من ئەو جۆرە قسانە ڕێزم بۆ کەسانەیە ئێڵێن یار لە ڕاستیە ئەوە مایی بێبەها سیرکردنی معاناتی خەڵکی کوردستانە ناکرێتەوە پەیامێک ئیجابی بێ پۆزتیو بێت تۆ بڵێ لە پشتیەوە چوزانە یعنی ئەمە خوێندنەوەی فاڵە من ئەو ڕۆژە بارزانی پەیامێکی لە باشی کە لە فەیسبوکەکەی خۆم وێ ڕای سەرنجەکانی ڕەخنەشم گرت بوو بەشێک لە نووسینەکەم ڕەخ نەبوو بەڵام پەیامەکەی دوێنێ بەنسبەتم پەیامەوە بارتی خۆ وەرمگرت و بابۆت بخوێنەوە ئەڵێ ڕەتکردنەوەی پرۆژەکەی بارزانی جگە لە بێبەها سیرکردنی خواستەڕەوەکانی خەڵکی کوردستان و گوێنەدان باستیاری دۆخەکە هیچی دیکە ناگەیەنێ خوازیارم چوار حزبەکە و بە تایبەتیش بستنەوەی گۆڕان لە سۆنگەی بەرژەوەندی باڵای خەڵکەوە پرۆژەکە بخەنە سەر باس و لە پێناو جێبەجێکردنیدا کارایانە بەشداری کۆبوونەوەکان بکەن و هیچ پێشمەرجێکیش دانەبێن زۆر ڕاستە من هەز زیاتر ئەمەم بۆ پێشمەرج چۆن نەبێت چۆن پێشوازی لێ بکرێت من بۆیە ئەڵێم با بە گومان و سەیری شتەکان نەکەی من خۆم لە پەیامی دووەمی بارزانیە کە دوێنێ پۆستم لەسەر بسیوە هەز دەکەم بەشێک لە وەڵامی ڕەخنەکەی من یاوتەوە بۆیە ناکرێت ئێمە وا بزانین کە هەر شتێک بارزانی وتی ئەمە پلانێکە یا ئەمە شتێکی دواوەی لە پشتەوە ناخرێت ئەم سیرکردنە وەکو دیسان وتم بێبەها سیرکردنە بۆیە لایەنە سیاسەکان پێویستە بێت پێشمەرج واتە ئەمان هیچ هێڵێکی سووردانەنێن چۆن بارزانی هێڵی سووری بۆ هیچ دەستگایەک دانەناوە ئەمانش هیچ هێڵێکی سووردانەنێن بۆ ئەمە و میکانیزمێکی دروست و خێراش چکە بیرمان نەچێ کاتیش لە قازانجی ئێمە نییە شەڕی مووسڵ بەرەو کۆتایی ئەڕوا و هەموو دنیا ئێستا چاویان لە کوردستانە ئەزان چی ڕوەدا ئەزان ئەم لایەنە سیاسیانە چەند لە پێشەوەن تا چەند بە زووی ئەم قیرانە سیاسی چارەسەر بکەین ئەوەندە زیاتر دەستکەوتی سیاسی ئەچنینەوە لە دوای مووسڵیشەوە زۆر سپاس دکتۆر کاکەمان ئاماژەی بەوەدا ئەڵێت ینی من گەر تۆزێک بەڕوونکردنەوەی زیاترەوە پرسیارەکەم بکەم بەم شێوەیە سیاغی بکەم قسە لەسەر وایە ئەگەر شەڕی مووسڵ کۆتایی بێت و نێوماڵی کورد لایەنەکان لەسەر گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستانی یەکدەنگ نەبن تەبا نەبن هیچ نەبێت لەسەر بەرژەوەندیەکی نیشتیمانی و نەتەوەیی و دوورمەودا یەکدەنگ و یەکڕەنگ نەبن ڕەنگە کورد لە دوای ئەم شەڕەش نەکرد دەست بەتاڵ بێ بەڵکو ڕوبەڕووی مەترسی دیکەش ببێتەوە جا من پێکگیار پێشەوەی وەڵامی ئەو پرسیارت بەمە پێم خۆشە یەک تەوزیحی بچووک بم ئەویژەوەیە کە دۆخی سای هەرێمی کوردستان دۆخی خەڵکی کوردستان ئەوەیە کە خەڵک متمانەی بە حیزبەکان نەماوە خەڵک متمانەی بە دەستگا شەرعەکان نەماوە خەڵک تووشی دڵە ڕاوچیە بووە ئەم دڵە ڕاوچیە و قەلەقیە لە خۆڕانیە لەوەیە کە ئەم بەرپرسانەی ئێمە ساڵهای ساڵە وعد بە خەڵکەیەن و جێبەجێی ناکەن ینی من گلەی لە خەڵک ناکەم ئەگەر قەلق بێ یاخود نیگەران بێ یاخود نەتوانێت ینی بە سنێکی فراوان و هەموو پەیامەکە قبول کات لەبەرەوەی کە
دنیایەک بەڵێن درا و جێبەجێ نەکراوە دنیایەک وعدراوە کە وڵات باخین ئەیکین بە شامی شەریف نەکراوە بۆیە خەڵک ناحەقیان نییە من قسەم لەسەر لایەنە سیاسیەکان نییە باش خەڵک ناحەقی نییە کە دوو دڵ بێت و دیسان هەر قەلق بێت چکە ئێشتا زووە بۆی کە ئێمە پێمان وایە بێ ئەم پەیامە ئەبێتە واکا وڵات کاتە شامی شەریف و کوردیەک خاو نێوماڵی کورد هەمی لەسەری ڕێکەوێ من پێم باشە بۆ ئەوەی کە لایەنە سیاسیەکان بەرچان ڕۆشن بێ وەکو کەسێکی ڕۆشنبیر لێرە دانیشم نەگوەکو کەسی سیاسی بۆ ئەوەی کە متمانە بگێڕینەوە بۆ بینی خەڵکو و لایەنە پەیوەندیدارەکان حکوومەت دەستگاکان حیزبەکان پێویستە شێوازی دیالۆگی ئەمجارە جیاواز بێ لە شێوازە کۆنەکان گەر ئێوە ینی ئەوترێت ڕۆشنبیرەکانە بێ ڕۆڵیانە بێ لە بەرچاو پێشنیارەکەم ئەوەیە من پێم خۆشەوە پێشنیارە بکەم ئەویژەوەیە کە جاران لە ژووری تاریکە لایەنەکان ڕێککەوتون لەسەروی کە کامیان زیابا و کامیان کەمە دەرەکەوێت بەڵام با ئێستا ئەم دیالۆگە کراوە بێت کۆمەلگای مەدەنی بە چاودێر بێتیایە میدیا بە چاودێر بێتیان نەک میدیا تەنها میدیا حیزبەکان میدیا بە شێوەی عام و لایەنەکان شەرمەزارکین چی بە نسبەت قونسڵخانەکان نەتەوە یەکگرتووە ئەتوان ئەوەکو تەرەفی تر و لایەنە سیاسەکان بەژە من وەکو خەڵکی کوردستان ئەڵێم خەڵکی کوردستان حەقە سامی هەبێ لەم دیالۆگی کە دەستی بزانن کێیەکە نایە ڕێکێ بۆ بزانین معزەلەکان و کێشەکان لە کوایە من پێم وابێ ئەمە گوشارێکە بێ لەسەر شێوازی بەڕێوەبردننی دیالۆگەکان نەگەوەی کە دانیشن قاقا لێبن و خەڵک تەنها بە سوورەی بێدەنگ و سامت بیبینێ بزانین چێبێەوە لە وتی و لە شقام و لە دەستگاکانی ڕاگەان و نیوە ناچۆشتی بەرکەوێت با خەڵک بەوازەحی بزانێت کێشەکانمان چیە من ناڵم هەندێک گفتوگۆ هەیە ئەکرێ بە نیهێنی بێ ئەنی ئەوەی کە پەیوەندی بە ئەمنی قومیەوەی بەڵام هەندێکی تر هەیە پەیوەندی بە ئەمنی قومیەوە نییە چکە خۆ بەداخەوە ئەمنی قومی ئەمە ئاوا کراوەیە بۆ دنیای دەرەوە بەس بۆ خۆمان ئەمنی قومی داخراوە کەس ئاگای لە کەین و بینەکانیان نیە بۆیە باشترین شێوەیە کە ستایلێکی تازە لە دیالۆگ بۆی کە ئێمە چاوەڕێی ئەوە بکەین ئەو متمانەیە بە خەڵک بین کە ئێوەش بەشدارن لەم دیالۆگە و بڵێن بە ستایلێکی تازە و ئەچینە قۆناغێکی تازەی ڕێخستن و دیالۆگ و ڕێخستنی نێوماڵی وایە ئەمە کاریگەری لەسەر ئەوە بێ کە حزبەکان کەمتر سیاسیانە و زیاتر لە بەرژەوەندی خەڵک بچنە پێشەوە و بگەن بە ئەنجامێک ئەم حیزبانی کە ئێستا لە بەردەمی ئەم ئەمتیحانە گەوریان خەڵک تا ڕادێکی زۆر بێ ینی گومانی هەیەلەوەی کە ئەمانە بتوانن ئەم وەزع قوتارکەن لەم ئەزمەی قوتارمانکەن و بەدیلی کەشمان نییە ینی بەدیلی کەشمانیە لە ئێستا ئەمریکا کە بەدیلێکی تر هەیە کاکە دەبێنە دەست هەموو گروپانی کە هەن بە هەموو لایەنەکانەوە بە ئیسلامی و ئەلمانیوانەیە ئەمانە سەهمیان هەیە لە دروستکردنی ئەم وەزعەتە دیارە بە حیسەی جیاواز و بە نسبەتی جیاواز بۆ ئەوەی کە ئێمە شێوازێکی تازە دروستکەین پێویستە شێوازێکی تازەی دیالۆگ دروست بێت ئەگەر بە هەمان ستایلە کۆنەکە بەردەوام بن و قسەکان بێتە سەر ئەوەی کە کام وەزارەت بەرکیەکەی و شەڕ لەسەر وەزارەتەکان بێ من لە ئێستا پێڵم ئەبێ فاتیحەش بۆ ئەو دیالۆگە و فاتیحەی ناودارێکی ئەڵێ و عەقڵی کێشەکەی دروست کردووە ناتوانێت هەمان عەقڵ ناتوانێت کێشەکە چارەسەرکە بۆیە پێشنیاری واکەم کە شێوازی دیالۆگە شێوازێکی جیاواز بێت و ستایلێکی جیاواز چی بەنسبەتەوەی کە یەکدەنگ و یەکڕەنگ بن بۆ دوای داعش ئەزانی ئێمە گەر ئەو ئاشبوونەوەیە ئاشبوونەوەی نێوماڵی کورد دروست نەکەین ئاشتیشی کۆمەڵاتی دروست نەکەین متمانە دروست نەکەین بڕواز بێ ناتوانین بینە خاونی گوتاری هاوبەش ناتوانین بینە خاونی دەستور و ناتوانین ڕوئیامان هەبێ بۆ دروستکردنی دەوڵەت و ناتوانین ڕوئیامان هەبێ بۆ دروستکردنی هێزێکی نیشتیمانی لە هێزی پێشمەرگەی کوردستان هەندێک جار کە قساکرێ لەسەر هێزی پێشمەرگا وا لێگەدرێتەوە کە ئێمە قسە لەسەر پێشمەرگاکەین قسە لەسەر پێشمەرگە نیە قسە لەسەر دەستگای پێشمەرگا خەڵکێکی گیانفیدایی خۆبەخشە خوێنە ڕێژەیە بەڵام موئەسساتەکانی هێزی پێشمەرگەمان موئەسساتەکانی ترمان ئەمانە بەم شکڵی کە ئێستا هەیە ئەبنە کێشە لە بەردەم ڕێکەوتنێکی نیشتیمانی لە نێوان لایەنە سیاسەکانە چکە ئەگەر لایەنێک هەستی کرد هێزی زیاترە داوای سامی زیاترت لێکە لایەنێک هەستی کرد لاوازە بە سەمێکی کەمترانێ ئەچێتە ناو گفتوگەکان ئەبێ ئێمە تەجاوزی ئەم خاڵانە بکەین کەواتە زۆر بە کورتی پێم بڵێ هەمیشە حزبەکان قسەیان لەسەرەوەیە کە کەم تا زۆر پارتی زۆرترین پشکی بەرەکەوێ لە دروستکردنی قەیران و کێشەکان و لایەنەکانی تر بە دەرەجەی دوو بۆ نمونە یەکێتی دێت اینجا بە گۆڕان دێت اینجا لایەنەکانی تر دێت لەم مەسلەیەش ئەبێ بە پێی حەجمی خۆیان قوربانیەکەیان کەم و زۆر بێ یانەبێ هەموویان بە یەکسانی قوربانی نەخێر بێ پارتی دموکراتی کوردستان قوربانی زیاتر بات من نمونەیەکت بێمە لەبەرەوەی کە مبادرەکە هی خۆیەتی هی خۆی پارتیە و لەبەروی ئێستا زۆربەی جونگەکانی دەسەڵاتی بەڕێوەبردنی وڵاتە بەدەست پارتی دموکراتی کوردستانەوەیە و سێم لەبەری گەورەترین هێزی هەرێمی کوردستانە ئەبێ سامی بەقەدەر حەجمی خۆی بات با من نمونەیەک بێمە کاگیادگار حیزبەکانی ئێمە
ئەولانە سیاسەکانی ئێمە قوربانیان بۆ کێنیا قوربانیان بۆ تورکایاوە بۆ عێراقیان ناوە بۆ ئێرانیان ناوە بۆ کاکە بۆ وڵاتانی دنیایان ناوە بۆ کۆمپانیا بیانەکانیان ناوە تەنها شتێکەنیان کردو نەیانتوانێت قوربانی بۆ یەکتری بن ئەگەر ئەمان ئەو قوربانی دوای ئەسڵی قوربانی دانیش ئەبێ بۆ ناو میلەتا بێ حیزبە سیاسەکان نابێت سیاست لەگەڵ خەڵکی کوردستان بکەن ئەبێ سیاست بۆ خەڵکی کوردستان بکەن حیزبە سیاسەکان ئێستا سیاست لەگەڵ خەڵکی کوردستان ناکەن و بەشێ لەو گومانی کە لەسەر پەیامەکەی کاک مەسعود دەوێت کە ئەمە سیاستە لەگەڵ خەڵکی کوردستانە نەک سیاستە بۆ خەڵکی کوردستان دێمەوەلات بۆی دواتر پێم بڵێ چۆن ئەکرێت تعاملی لەگەڵا بکرێت بۆی تێبگەین ئایا ئەمە سیاستە بۆ لەگەڵ خەڵکی کوردستان یاخود لە پێناو خەڵکی کوردستان دکتۆر بێمەوە لای جەنابەت پێشتر لە چاوپێکەوتنیەکدا لەگەڵ ڕۆژنامەیەکا پێم وایە وتوتە هەر حەزب و سەرکردەیەکی سیاسی خاوەنی دیدگەیەکی گەورە و بەرنامە و استراتیژی نیشتیمانی گەورە بێت دەبێت ئەوە گەورەترین قوربانی بدات و توشتە ئەگەر بەنیازی دەوڵەتی کوردی بین دەبێت قوربانی بۆ بدەین و زەمینە سازی بۆ بکرێت بارزانی بە یەکێک لەو کەسانەدا ئەدرێت کە زۆرترین جار باسی دەوڵەتی کوردی کردووە باسی سەربەخۆیی کردووە بە لە بەرچاوگرتنی ئەم لێدوانەی ئەم بۆ چوونەی خۆت ئەگەر بەنیازی دەوڵەتی کوردی بین دەبێت قوربانی بۆ بدەین و زەمینە سازی بۆ بکرێت پێت وایە قۆناغی یەکەم ئەبێت ئەم نێوماڵە ڕێک بخرێتەوە بۆ ئەوەی لە قۆناغی دۆمە کە باسی دەوڵەتی کوردی کرا گۆڕان یەکێتی یەکگرتو و کۆمەڵ لایەنەکانی تر نەڵێن پارتی کردوێتی بە مڵکی خۆی و وازانێ دەوڵەت تەنها مڵکی خۆیەتی بێگومان خاڵی یەکەمی دەستپێکردن ڕێخستنەوەی نێوماڵی کوردیە باش بەبێ ڕێخستنەوەی نێوماڵی کوردی قسەکردن لەسەر هەر پرۆژەیەکی تری استراتیژی نێتەوەی لە ڕاستیا لە چوارچەوەی قسەکردنێکی ڕوو تا ئەمێنێتەوە بواری واقعبینی نابینێ بۆیە من لەو چوارچەوە سەری ئەم پەیامەژەکەم کە دەستپێکێکی باشە بۆ ڕێخستنەوەی نێوماڵی کوردی کە نێوماڵی کوردی میکانیزمێکی گونجا وەکوتم بۆ جێبەجێکردنی پەیامەکان ڕێکخرا ئەکرێ لانی کەمی ڕێکەوتن لەسەر مەسەلە استراتیجیەکانیش پێک بێ بەداخەوە ئێمە هەموو ئەو ڕێکەوتنانەی لە چوارچەوەی لە کوردستانە لە نێوانی هێزە سیاسەکان ئەکراوە ئەگەر ناویشی استراتیجی بوو بێ ڕێکەوتنی استراتیجی نەبوون ڕێکەوتنی تاکتیکی بوون بۆ دابشکردنی دەسەڵات و پۆست بوون لە ماوەیەکی دیاریکراوە بۆیە لەسەر پرۆژە استراتیجیەکان ڕێکەوتنمان نەبووە لە ئێستا بەدواوە ئەبێ ئەمە بترازێنین ئەبێت چوارچەوەیەکی تری نیشتیمانی هێڵی سوور بۆ هێزە سیاسەکان دابنین ئەم پەیامە ئەبێ وامان لێ بکات جگە لەم دەستگا شەرعیانەیە کە ئێستا ئیفلیج بوون و هەندێکیان شەرعێتیان گومانی لەسەرە جگە لەوانە هەنگاو بنین بۆ دەستوریش بیرمانە چێ گەورەترین زیان کە باسی دەستور هەر بیر چۆتەوە جا ئەمە نقطەکەیە گەورەترین زیان کە خەڵکی کوردستان کردی لەوەیە کە ئەو دەستورەی کە هەبوو لە ساڵی 2008 بە کەم و کورتیشەوە دەنگی لەسەر بەدرایە باشتر بوو لەوەی کە ئێستا دەستورمان نیە کە چارەسەری کێشەکانی تیا بەشێکی زۆری ئەم کێشانە دروست نابوو بەشێکی زۆری ئەم کێشانەی ئێستا ئەگەر ئەو دەستورە نیمچە ناچڵۆشە بواە دروست نابوو بۆیە ناکرێت ئێمە وا بزانین ئەمڕۆ من وەکو هێزێکی سیاسی ئەکرێ هەموو خواستەکانی خۆم لە پرۆژەیەکی دیاریکراوە بێنمەدی چونکە بیرمان نەچێ ئێمە تەنها هێزێکی سیاسی چەند کۆمەڵێک هێزی سیاسی بەیەکەوەیە هەموو هەریەکە بەشێک لە ڕاستەکانی لایە هەریەکە بەشێک لە خواستەکانی ئەبێ بچێتە پرۆژە استراتیژیە نیشتیمانێکەوە بۆیە سووربوون پێداگریکردن لەسەر ئەوەی من زۆرترین خواستی سیاسیم ئەبێ هەبێ ئەگەر وانە هیچ ئەگەر ئەوە نەبێ من ئەتوانم تەبەن دروستکردن بە هەمومان دروست دەکرێت بەڵام تێکدان یەکێکمان ئەتوانین تێکی بین بیرمان نەچێ هێزێکی سیاسی لە کوردستان ئەتوانێت دۆخەکە لە هێزەکانی تر تێک بە بەڵام ئایا ئەو هێزە سیاسیە بۆ ئەمە دروست بووە ئایا ئەو هێزە سیاسیە جەماوەرەکەی بۆ ئەوە کردویانە بە هێزێکی سیاسی بەرچاو کە کورسێکی باشی لە پەرلەمان ئابێ لە ساحەکەی گۆڕپان هەبێ ئەبێ هێزە سیاسەکان ئەو پرسیارە لە خۆیان بکەن وەکو کاکەمال وتی ئایا ئەوان سیاست بۆ جەماوەرەکەیانەکەن یا جەماوەرەکان بەکارهێنن بۆ سیاست بخۆیان بۆیە بە کورتی زۆر ئەبێ ئەم لایەنانە بەبێ بە بەدگومانی بێگومان کەی دەرەکەوێت ئەم پەیامە ئایا چەند ڕاستگۆیی تیا هەیە لە یانان لە کاتی قسەکردن گفتوگۆکردن لەسەر لەنگاوی دوایەوە بابواری بدەین باشە دکتۆر شێخ فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان سەبارەت بە پەیامەکان لە سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و حکوومەت یەک پاکێژە سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و حکوومەت یەک پاکێژە هەموو دەچێتە چوارچەوەی دووبارە داڕشتنەوەی ڕێکەوتنی سیاسی بۆیە باشتر وایە قۆناغی داهاتوو بکرێتە قۆناغی ڕاگوزەر بۆ هەڵبژاردن و داڕشتنەوەی هاوکێشە سیاسیەکان قسەیەکی لەسەر ئەوە کراوە کە پێم وابێ لە شارپرێز بڵاو بۆتەوە کە احتیمال هەیە حکوومەتێکی کاتی ڕابگەێنرێت و بارزانی ئەوێت دەمی لایەنەکان تاقیکاتەوە یان ڕایان بزانێت پێت وایە گەر بە قۆناغێکی ڕاگوزەر بکرێت تا کاتی هەڵبژاردن قورس ئەبێ و پێت وایە قۆناغی ڕاگوزەر ئەتوانێت کێشەکان هیچ نەبێت سەڵ بکات تا کاتی هەڵبژاردن لە ڕاستی ئەم ناونانانە ناوێنانی
چۆن ئەڕێ بێناوەرۆکن حکوومەتی ڕزگاری نیشتیمانی حکوومەتی ڕاگوزەر حکوومەتی کاتی ئەمانە هەمووی ناون بەبێ ناوەرۆک حکوومەتە حکوومەت ئەمڕۆ خەڵک چاوەڕێتی بێت هەنگاو بە هەنگاو دەست کا بەوەی چارەسەری کێشەکانی بکە بێگومان حکوومەتەکە ماوەیەکی دیاریکراوی هەیە تۆ بیری نەچێ ساڵ و چەند مانگێکی ماوە بۆ انتخاباتی 2007 کابێ ئەم حکوومەتە تا ئەو کاتە بەردەوامە بێ ئیتر تۆ کاتی چی ناوانیت خۆی مودەکەی بە یاسا دیاریەکرێ بووی ڕاگوزەر یانی چی ئێمە بەڕاستیە زۆر جار ناوێک شتێک لە تەجروبەیەکەوە لە ئەزمونێکەوە جوێویستی بین یا لە کتێبێک ئایخەینەوە ئیتریین ئەمانەیە کوردستانە بە پێی ئەوە بدورینەوە برای بەڕێز باشە کە ناکرێت ئەزمونێکی تربێنین و لێرە بکەین تۆ پێشنیازت چییە ئەم پێشنیاری من ئەم حیزبە سیاسیانە بێن دابنیشن لەسەر سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم ئەڵێ فەرمونون کەسێک دیاری بکەن بۆ سەرۆکی هەرێم ڕێک بکەون ئەو لایەنە سیاسی بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی هەرێمی بەرەکەوێت سەرۆکی حکوومەت لایەنێکی سیاسی تر وەری بگرێت سەرۆکی پەرلەمان لایەنێکی سیاسی تر وەری بگرێت چونکە بیرە نەچێ ئەم پەیامە هەڵوەشانەوەی ڕێکەوتنە سیاسیەکانی پێکەنانی کابینە هێشتا بۆ پێکەنانی پەرلەمانە ینی خۆی لە خۆیان ئەم ڕێکەوتنانەی پێشوو هەڵوەشێنێتەوە ئەبێ بە ڕێکەوتنی تازە بینە ناوەوە و ئەبێ ئەم حیزبە سیاسیانە تریش بیریان نەچێ ئەم جارە دابشکردنی کێکی امتیاز نییە ئەم حکوومەتە کە ماوەی ساڵەکە بەڵکو بەرپرسیارەتێکی ئێجگار گەورەیە خۆخستنە ژێرباری بەرپرسیارەتێکی گەورەیە بەرامبەر بە خەڵک لە ماوەیەکی دیاریکراوی کەمە خەڵک ئەوێ هەنگاوی عملیش ببینێ لەم دۆخە بەرەو باشتر بۆیە لێرە وەرگرتنی هەر پۆستێک ئەبێ بە پرسیارەتی سیر بکرێ نەک ئەو حیزبە وابزانە بن پۆستێک وەرەگرم ئەم پۆستە چەند امتیاز بۆ خۆم و بۆ حیزبەکەمە نەخێر لە هەم ماوەکەی کەمە هەمیش قەیرانەکان بواری ئەوەی نێشتەوە پۆست امتیاز بێ زۆر سپاس دەکەم کاکەمال تەواو لە کۆتایی نزیک بووینەتەوە ینی ئەمە قسە لەسەرەوە بکەم یەکێک لەو تەرخانەی کراوە کەسێک دیاری بکرێ بە ڕێزێک دیاری بکرێ بۆی پۆستی سەرۆکی هەرێم وەربگیرێت و پێشتریش زۆربەی کات کە پارتی تۆمەتبارەکرا ئەوترا کە پارتی دیموکراتی کوردستان ئەم پۆستە بە مڵکی خۆی زانێت و ناوێت دەستبەرداری بێەوە تەنانەت باس لەوەش کراوە بە زانیاری نافەرمی کە لە کۆبوونەوەکەی بارزانانی لەگەڵ لایەنەکان تەرحیەوە کراوە کە کەسێکیان ببن بە سەرۆکی هەرێم بەڵام هەمویان وتویانە گوایە ینی بەپێی زانیاری نافەرمی تۆ برا گەورە بە تەنها یەکگرتووی ئیسلامی کوردستان نەبێ گوایە و توێتی ئەمە بێ ینی ئەمیندارەکەی ئەبێ بگەڕێمەوە بۆ ئەبێت لە ئێستاە چۆن مامەڵە لەگەڵ ئەمەیە بکرێت دوور لە موزایەدەی سیاسی لە ڕاستیا بۆی کە ڕێز لە ئیرادەی خەڵک بگیرێت لەم پرۆسە ئەم پرۆسی ئەگەر دەست پێ بکات پرۆسەیەکی تازە بێ و شێوازێکی تازەیە بێ ئەبێ دیسانەوەی ڕێز لەوە بگیرێت کە ئێستحقاقی هەڵبژاردننی پێشوو لە بەرچاو بگیرێت لەم ڕێکەوتنەیە ناکرێت ئەوان لە هەمووی پسڕێتەوانێ و ئیرادەی خەڵک لە بەرچاو نەگیرێت تەنها ئیرادەی لایەنە سیاسیەکان زەقرێتەوە بڵێ کاکە ئەوانە ڕێکەون لەسەر فڵان و فیسار ئەبێ ئێستحقاقی هەڵبژاردن لە بەرچاو بگیرێ و ڕێکەوتنێکی تازە پێک بێ ئەم ڕێکەوتنە بە شێوەیەک بێ کە ڕێکەوتن نەبێ بۆ تەنها بۆ خەڵک بۆ لایەنە سیاسی ئەبێ ڕێکەوتنێک بێ بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانی کەم جارە سیاست لەگەڵ خەڵکانەکەن سیاست لەگەڵ خەڵکانەکەن وابێ چارەسەرکردنی ئەو قەیرانانی کە ئەمڕۆ خەڵک ئەخ ناکرێت بە بێموچە ژیان بەڕێ بکات ناتوانێت بە بێموچە بەڕاستی پێدوا بێ بێ ئینتیماشی بەهێزی هەبێ و ئەبێ متمانەشی هەبێت و بۆ ئەوەی کە ئەمە بڕەوێتەوانێ ئەبێ لایەنە سیاسیەکان ڕازگویانە بچنە پای ئەو گفتوگوۆیە و باشترین کۆتا پەیامم ئێستا دوای ئەوەی کە لایەنە سیاسیەکان ئەوەی کە من بزانم بزوتنەی گۆڕانیش تا ڕادێک ئیسیجابی بە ئیجابی هەبووە بە کاکنەوشیوانیشەوە و لایەنە سیاسیەکان معلوماتمێ لەسەرۆکە ئیجابیە و لایەنە سیاسیەکان دیارە ئەو نەژ ڕاگەێنن ئێستا جارێکی تر تۆپەکرێتەوە ساحی ئەچێتەوە ساحی پێندەی تو ئاگاداری کە ئەو بڕیاری ئەو بەلاغی بڕیارە بزوتنەوەی گۆڕاندەری بکات بەلاغێکی ئیجابیە بەلاغێکی زۆر ئیجابیە پاستەکەم ئیجازەم بە ئەوەیە کە جارێکی تر تۆپەکەوێتوانێ ساحی پارتی دیموکراتی کوردستان ئەوێ پارتی دیموکراتی کوردستان دەست پێش خەریک بکات دکتۆر کۆتا پەیام هێزە سیاسەکانی کوردستان بە پارتی ویکێتی و گۆڕان و لایەنە ئیسلامیەکانەوە واز لەوە بێنن کە کامیان دەست پێشخەریەکە چەند قوربانی تیا ئەدرێ کامیان دەستکەوتی چەند ئەبێ هەمویان ئەویان لەبەرچاو بێ بە پێکهاتنیان ئەتوانرێ لانی کەمی قەیرانەکانی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ و ئاسوودەیەک بگەڕێتەوە بە خەڵکی کوردستان کە شایستەی ئەوەیە زیاتر خزمەت بکرێت. زۆر سپاس بۆ دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ کاک کەمال ڕەوف سەرنووسەری شار پرێس سپاس بۆ کاتێک کە بە ئێمە و بە بینەرانتان بەخشی ماندوو نەبن بینەرانی ئەزیزم ناوبڕێکی زۆر کورت و لە تەوەری دووەم لەگەڵ دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی سەرکرداتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوامە بین لەگرتو
بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لەبێ لە تەوەری دووهەم بەردەوامە بین لەگەڵتان وەکو ئاگادارن باسەکەمان باسی ڕۆژی ئەم جارەمان تایبەتە بە قسەکردن لەسەر دوایین پەیامی بارزانی و کاردانەوەی لایەنەکان و ڕای لایەنەکان لەسەری و چۆن هەڵیان سەنگاندووە و چۆن قسەیان لەسەر کردووە و تێبینیان چیە لەسەر پەیامەکە ئێمە بەردەوامە بین لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دکتۆر بەخێر بێن ماندوو نەبن ئەمەوێت وەکو هەمیشەکە و پرسیارم کردووە ڕاو سەرنج و تێبینیتان لەسەر پەیامەکەی بارزانی چییە؟ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستیە ئێمە وەکو یەکگرتو و پێشتریش ئەنجومەنی جێبەجێکردنمان بەیاننامەیەکی دەرکرد و داوای کرد کە لایەنەکان پێکەوە کۆبینەوە چونکە ئەم وەزعە ئەم ڕەوشە بەڕاستی تر تحمل ناکرێ و بەکردداری هەنگاوی بۆ بنین خۆشبەختانە ئەم پەیامەش دەرچوو و ئەم پەیامە زەمینەیەکی زۆرتری بۆ داواکەی ئێمە سازان بۆیە ئەنجومەنی جێبەجێکردن و سەرکردایەتی یەکگرت و بە ئیجابی ئەڕوانێتە ئەم پەیامە و هیوادارین لایەنەکان هەرچی زووترە بە گیانێکی لە خۆبردەیی بە سنگێکی فراوان و لە ڕابردووان نەژین بەڵکو بۆ ئایندە بڕوانن کار لەسەرەوە بکەین هێمە هەمومان لە بەردەم مەسئولێتێکی گەوراین بە تایبەتی وەختێک گەبینین میلەتەکەمان ئاوا لە معانات و ناڕەحەتی و نەبوونیە کە ڕەنگە سەبەبێت لەم سەبەبانە خۆ نازانین سەبەبێت لەم سەبەبە ڕەنگە ئەم ئاڵۆزیە سیاسیە ئەوەی دروست کردبێ لانی کەم باری گرژی دەرونی خەڵک لەگەڵ گیرفانی خاڵیا تووشی تەواو کارەساتی کردووە بەڵکو ئەو بارە گرژە دەرونی هەر نەبێت نەمێنێ دەستی لەسەر دڵی بێ و گیرفانشی هیچی تیانە بێ بۆیە بەڕاستی ڕەوشەکە ئەوە هەڵ ناگرێ ئێمە چ دوژمنایەتێکمان لەگەڵ یەکتری هەیە نەتوانین پێکەوە کۆبینەوە پێکەوە هیوادارم چەند جاریش وتومە هەمومان واز لە عینادی سیاسی و حساسەتی سیاسی بێنین بە گیانێکی لە خۆبردەییەوە بە گیانێکی لێبوردەییەوە بتوانین بچینە سەر مێزی گفتوگۆ بیر لە چارەسەرکەمی بەرنامەکە کاکەماڵ ڕۆف ئاماژەی بەوە داوتی کورد ماشەڵڵا لەگەڵ دەرەوەی خۆی لەگەڵ غەیرە کورد لێبوردەیە ینی بە شێوەیەک لە شێوەکان ئامادەیە لەگەڵ یادانیشیە گفتوگۆی لەگەڵا بکات تەنازول بکات لە پێناو بەرژەوەندی نیشتیمانیە هەستەکەی کاتی ئەوە هاتووە کە کورد بەرامبەر بە کورد لێبور دەبێت کورد بەرامبەر بە کورد لە هەڵەکانی ڕابردوو خۆش بێت و لاپەڕەیەکی نوێ هەڵبنەوە بۆ ئەوەی قۆناغی داهاتوو گەشت بکەنەوە بەڵام هەڵەکانی ڕابردووش لەبیر نەکرێ من ناڵێمەر ڕاست و چەپێکی بەسەرابیان دێت و ئیتر باس نەکرێتەوە بەڵام هیچ نەبێت تام قۆناغەتی ئەپەڕێن دواتر قسە لەسەرەوە بکرێ ئەو لایەنە و هەڵەیی کردووە ئەبێ داوای لێبوردن کات ئەبێ هەڵەکانی خۆی چارەسەرکە فڵان لایەنیش بە شێوەیەک تعاملی کردووە کە ئەبێ لی پەشیمان بێتەوە و کوردانە تربیر بکاتەوە لە ڕاستیە ئەگەر وان نەکەین ئەگەر کورد ئامادە نەبێ لێبوردە بێ لە ناوخۆیان و ئامادە نەبێ قوبوڵی یەکتری بکەین و ئامادە نەبێ ئەگەر قەرار بێ ناوی بنێن تەنەزول بۆ یەکتری تەنەزول نەکەین بەڕاستی خەڵک بەزەیی پیامانە نایەتەوە و خەڵک ئێمە گەر بۆ خۆمان نەبین خەڵک چۆن بۆمان ئەبێت لەبەرەوە من وازانم ئێستا ئەگەر ئەم گیانی لە خۆبوردەی و لێبوردەیە لە ناو خۆمانە ئەگەر لەوە پێشتر واجب بوو بێ ئێستا هەر واجبە چونکە لە ڕووی واقعەوە لە ڕووی خواستی جەماوەریەوە لە ڕووی ئەو خەتەرانی دەوری داوین و ئەو فرسەتانی لە بەردەستمانایە هەمووی واجبەکە لەسەرمان کە بەڵێ بەرژەوەندی گشتی ئەم هەرێمە پێویستە باڵا بگرین و پێویستە بە جورئەتەوە بتوانین لەبەر خاتری بەرژەوەندی باڵای هەرێمەکەمان لەبەر خاتری پاراستنی دەستکەوتەکانمان لەبەر خاتری بەدەستهێنانی خەون و ئاواتەکانمان ئەبێ لێبوردە بین و هەنگاو بەرەو ئایندە بنین ئەگەر ئایندەیەکی باشمان هێنا خۆی ڕابردووە شۆرەتەوە ئەگەر توانیمان ئایندەیەکی باش بێنین ئەکرێ قەرەبووی ڕابردوو بکاتەوە شۆرێتەوە من لە مێژوان نەژین باشە دکتۆر باس لەوە ئەکرێت پەیامەکە بەردێک بووە خراوەتە ئەم گۆمە مەنگەکە وەستاوە ینی ئاوێکی وەستاو بووە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان ئەمە بە شێوەیەک لە شێوەکان شەپۆلی لەسەر دروست کردووە و
ینی شڵقاندوویەتی بەش ئەبێ هەنگاوی دوای ئەمە چی بێت ینی ئەوە تا ئەوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بە ئیجابی وەسفتان کردووە کۆمەڵی ئیسلامی بە ئیجابی وەسفیەکە پێم وابێ بزوتنەوەی ئیسلامی بە ئیجابی وەسفی کردووە کاکۆ سەد ڕەسوڵ عەلی جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەناوی خۆم و برادەرانمەوە پێشوازی لە یەکەین کاکەمان ڕۆف ئاماژەی بەوەدا کە ئاگادارە بزوتنەوەی گۆڕان لە بەلاغەکەیدا بە ئیجابی پێشوازی لەم مینە یعنی واز لە دەستەواژەی ئیجابی بێنین بەکردەیی ئەبێت چی بکرێت بەکردەی بە قەنەعەتی ئێمە ئەوەیە کە هەرچی زووە هەموو ئامادەی دەربڕین بەڵێ ئامادەی دیالۆگ و گفتوگۆکان دەست پێ بکاتەوە هەمومان لەسەر مێزی گفتوگۆ کۆبینەوە بە تایبەتی ئەو پێنج حیزبە لەسەر تاوەکو قۆناغی یەکەم کە ئەمانە پێکێنەری حکوومەتن ئەمانە پێکەوە کۆ ببنەوە زەمینەیەک سازکەن بۆ ئەوەی بزانین چۆن کێشەکان دیاریکەین و ئەو چارەسەرانە چین بۆ ئەم کێشانە لە ویجهە نەزەری هەرێکێکمانەوە دواتر کەم کەم بیر لەوە بکەینەوە چۆن ئەم چارانە بگونجێنین لەگەڵ ئەم کێشانەوە پێی چارەسەر بکەین لەبەرەوە هەرچی زووترە لە بەیانی زووترنی ئێمە داواکەین کەوا با پێکەوە کۆبی کات لە بەرژەوەندی میلەتانیمان نییە پێکەوە کۆب بینەوە و پێکەوە گرفتەکان دیاریکەن بەڕای ئێمە هەرچی زووترە پرسی سەرۆکایەتی هەرێم و دوای پرسی بەگەرخستنەوەی پەرلەمان و پرسی تۆکمەکردنەوەی حکوومەت ئەو سێ خاڵی کە بارزانی لە پەیامەکەی ئاماژەی پێداوە پێت وایە گەر ڕێکەوتنی لەسەر بکرێت قەیرانەکە تێپەڕێنین ئێمە گەر ئەوەی جەنابیشت ئاماژەت پێدا سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان حکوومەت ئێمە ئەگەر هەر لە ئەسڵا ئەمە کێشەکانمان بووە ئەگەر ئێستا بچینەوە سەر کێشەکان بە تایبەتی سێ کێشەی خراپی باری ئابووری و باری گوزەرانی خەڵکیش هاتووتە سەری کە ئەم چوار پرسە بکەینە ئەجندای کۆبوونەوەکان بە ڕۆحێکی سنگێکی فراوانەوە بە گیانێکی لێبوردەیەوە بە ئایندەبینیەکی باشەوە بە هەستێکی بەرپرسیارانەوە لە خەمی چارەسەری ئەم چوار پرسە گرنگابین وازانم ئەتوانین ئەگەر ئیرادەمان بەهێز بێ بەڵێستەکەی و ئیرادەیە بوونی هەبێ وەڵاهی ئێمە بێهیوانین بۆیە بەردەوام کۆڵمان نەداوە بەردەوام کۆڵمان نەداوە و هەر لە هەوڵین بڕوا ناکەم لە حەزەیەک بوو بێ بە فەرمی بە غەیری فەرمی ڕاگەێنراوی یا بە ڕانەگەێنراوی بەردەوام ئێمە لەسەر خەتین بۆ ئەوەی ئەم لایەنانە لە یەک نەترازیێن بۆ ئەوەی ئەم لایەنانە پێکەوە بتوانن هاوکاری یەکتر من بۆ چارەسەری ئەم ڕەوشە نالەبارە نەخوازراوە دکتۆر محەممەد ڕایەک هەیە ئەڵێت ئەگەر پارتی و گۆڕان و یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ بڕیار نەدەن دانیشن بڕیار نەدەن ڕێکەون بڕیار نەدەن کێشەکان چارەسەر بکەن لە بەرژەوەندی میلەتە ئەوە دۆخیان لە قۆناغی داهاتووە زۆر لە میلەت خراپترە بێ ینی لەو ڕۆوەی کە میلەت دڵدۆخێکی ئابووری زۆر خراپەیە و ئەو تێت ئابووری بەشێکی زۆری شارەکان هەرێمی کوردستان لە لێواری کەوتنایە ئەگەر نەکەوتە بێ لە ڕاستیە ئێمە لەبەردەم هەڕەشەیەکی گەوراین لانی کەم ئەم دەستکەوتانی کە هەمانە ئەوە تا خەریکە هەڵەتێکێ بە تەواوەتی شتێکی وامان نەماوە تا خەڵک داوای هەڵۆشانەوەی حکوومەتی شەکە ئێمە لە دەستکەوتەکانی ئەم هەرێمە تەنیا حکوومەتێکی نیوە ئیفلیجمان ماوە جاوەرە ئەوەش هەڵتەکێ ئیتر چیمان ئەمێنێ لەبەرەوە بەڕاستی لایەنە سیاسیەکان تووشی ئەزمە و قەیرانێکی زۆر گەورە بن دوور نییە خوا نەخواسە لە یەکترازانێکی وا دروست ببێت سەر بنێ بۆ پاشاگەردانیەکی زۆر خراپ ئەو کاتە خەڵکێکی قوربەسەر کە ئێستا پارەی لە گیرفانان نییە بۆ مناڵەکەی شیر بۆ مناڵەکەی بێنێ ئەو وەختە نازانێت مناڵە برسیە قوربەسەرەکەی بۆ کوێ بەرێ بۆ چ بنە بەردێکی بەرێ لەبەرەوە بەڕاستی تووشی خەریکە تووشی لە یەکترازانێک ئەگەری هەیە ببین و تووشی پاشاگەردانیەک ببین پەنا بەخوا کە ئێمە بۆیە ئەو نە بە حەماسەت و گەرمیەوە تا دەرەجەی فشارێکی زۆریشمان لەسەر دروستە بێت کۆڵمان نەداوە چونکە هەست بە خەتەرەکەیەکەین لەبەرەوە خەتەرێکی گەورەیە هەم بۆ میلەتەکەەوە هەم بۆ ئەزمموی حکمڕانی لە هەرێمی کوردستانە و هەم بۆ ئەو دەستکەوتەکەی پێی وایە ئەڵێت ئەگەر بۆ نمونە دۆخەکە تێک بچێ یەکێتی یان پارتی یان گۆڕان یان یەکگرتو یان کۆمەڵ پشکی
گەر بتوانم دەستەواژەیە بەکاربێ وێرانبوونی دۆخەکە ینی زیاتر بەسەر ئەوان ناشکێتەوە ینی بۆ نمونە پارتێکی سیاسی دیاریکرا و ئەگەر دۆخەکە تێک بچێت زیانی زیاتر بەرەکەوێت تاوەکو پارتێکی دیکە هاوڕای لەگەڵم بۆ چوونە حتمما هەموو کەسێک بەقەدەر حەجمی خۆی زیانی زۆرتر بەرەکەوێت زیانی یەکەم بەر پارتیەکەوێ زیانی دووەم بەر یەکێتیەکەوێ وەکو لایەنە سیاسیەکان چونکە مەسئولیەتیان وایە بەرپرسیارەتیان لە هەموو کەس زۆرترە بە دەرەجی سێهەم گۆڕان بەریەکەوێ بە دەرەجەی چوارەم ئیسلامیەکان بەریانەکەوێ لەبەرەوە ئیسلامیەکان بەڕاستی لە غەیری ئەوەی هەوڵ ئەدەن بۆ ئەوەی ئەمە لە یەک نەترازێ بۆ ئەوەی زمینی یەکتر قوبولکردن دروست تەواو هەڵنەوەشێ بۆ ئەوەی ڕۆڵێکمان هەبێ بۆ یەخستنەوەیان بەڕاستی هیچ بەرپرسیارەتێکمان نییە بەعکسەوە ئێمەش بوونێتە قوربانی ئەم حاڵەتە نەخوازراوە لەبەرەوە وازانین بۆتە ضرورەتێک بەڵام خۆشتان بەری ناکەن لە بەرپرسیارەتی وایە ئەمە ئەگەر خۆمان بەری کردا ئەو هەموو ڕاکەڕاکەمان ناکرد خۆی سەمان توانین دانیشین و خۆمان بێدەنگکەین و چێ ببێ دکتۆر من وتەیەکی دکتۆر مارتن لوتەرکینگ کە بە یەکێ لە دیارترین شۆڕژگێڕەکانی ئەمریکا ئەفرۆ ئەمریکیە داهەنرێ ینی وتەیەکی هەیە ڕێک وەکو خۆی ئەیگوێزمەوە من ئەڵێت پێویستە هەمومان وەکو برا پێکەوە بشین یاخود وەکو گەمژە پێکەوە تێک بشکێن و لەناو بچین هەستەکەی لایەنە سیاسیەکان لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشە هەر هەمویان لە بەلەم یەکن بۆیە ئەبێت خەم خۆرانەتر خۆنەویستانەتر بێنە پێشەوە و پێشوازی لە پەیامەکە بکەن و هەنگاوی دۆم دانیشن پێکەوە ڕێکەون بەڵێ ئێمە دڵنیاین لەسەرەوەی کە پێویستە بەجددی ئێمە هەرزوو وتومانە هەمومان لە یەک کەشتیین ئەگەر بگاتە بەڕی ئەمان بۆ هەمومانەگا ئەگەر غەرق بوو بەسەر هەمومانە غەرقە بێ ئەمە تیان نییە ئێستا دوژمنان بێن خوانەخواسە ناپرسن کێکێ بۆ داعش هادەی پرسی کێکێ غەیری داعشش بێ ناپرسێ کێکێ بۆ کوردێت لەبەرەوە بۆ کوردێ بەڵێ لەبەرەوە بەڕاستی ئێمە لە بەردەم مەسئولیەتی خوایی مەسئولیەتی نەتەوەیی مەسئولیەتی نیشتیمانی مەسئولیەتی ئینسانی مەسئولیەتی ئەوەی کە ئێمە ئەتوانین شت بکەین بەڵام کە نەیکەین دوایی چی بە مێژوو بەنەوەکان دکتۆریەوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان جەنابتان ئەندامی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان و بە یەکێک لە کەسایەتیە کاریگەر و دیارەکانی ناو یەکگرتوو دانرێن قسەی من نییە بە عام قسە لەسەرەوە ئاکرێت چکە لە زۆربەی دانیشتنە هەستیارەکانە جەنابتان حزورتان هەبووە یەکگرتوو جگە لە دەرکردنی بەیاننامەیەک یاخودی ڕاگەنراوێک بۆ پشتگیریکردن لە پەیامەکەی بارزانی بەنیازە چیتر بکات بۆی لایەنەکان دانیشن پێکەوە من ئیسە پێشتر ئاماژەم کردم بە ڕسمی یا بە ناڕسمی بە ڕاگەێنرا و یا بە ڕاگەنرا و بەردەوام لەسەر هێڵین باشە لەسەر لەگەڵ تەواوی لایەنەکان لەگەڵ تەواوی کەسایەتی سیاسیەکان تکایان لێ یەکەین داوایان لێ یەکەین کەوا لە یەک دامە بڕێن کورە با بە یەکتری قوبوڵکەین با زەمینە ساسکەین کورە با بە لێبوردەیی بین کورە با لە خۆبردە بین کورە با پێکەوە کۆبینەوە کورە با خەمەکانمان بکەین بەیەک کورە ئەم قەزیە لە هەمومان گەورەترە کورە هەمومان کەسمان زیاد نین بەیەکەوە گەورەین بەیەکەوە جوانین بەیەکەوە بەهێزین بەیەکەوە توانین تەحملی مەسئولیەتکەین بەیەکەوە ئەتوانین ڕوبەڕووی ناحەزان بینەوە بەیەکەوە توانین خەونەکانمان بەدەست بێنین دکتۆر لە دوای نۆزدەی ئابەوە باس لەوە ئەکرێت پڕململانێترین قۆناغ بووە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و ئاماژە بەوە ئەدرێت نە بە ڕەشی یەکتر وتویانە ڕەش نە بە سپی یەکتر وتویانە سپی چیان وتووە گۆڕان چی وتبێ پارتی دژەکەی وتووە پارتی چی وتبێت گۆڕان پێچەوانەکەی سەلماندووە و ئیشی لەسەر کردووە پێکەوە پەیامت چییە بۆ گۆڕان و پارتی لەم قۆناغەیە چکە ئەوترێت بە شێوەیەک لە شێوەکان ئەم دوولایەنە ڕێک بکەون ڕەنگە قەیرانەکانی دیکەش والله من پەیامم ئەوەیە ئەڵێم سیاست بە عوقدە ناکرێ سیاست بە دژایەتی کەسایەتی ناکرێ سیاست بە سفرکردنی یەکتری ناکرێ ئێمە تکامان وایە ئەمانە هەموو خەڵکی خەباتگێڕن مێژوویان هەیە هەر بەزیان بە مێژووی خەبات و خزمەت و باسی مێژوو کردگەر بڕوانینە مێژوش لە هەفتاکانی سەدەی ڕابردوو لە هەشتاکانی سەدەی ڕابردوو بزوتنەوەی سیاسی کورد سەرکردە و کاریزما دیارەکانی کورد لە شەستەکانی سەدەی ڕابردووشە پێشتریش لەگەڵ دوژمنەکانیان دانیشتون لەسەر یەک مێز
کەواتە پێت وایە ئەبێ ئێستا لەگەڵ یەکتر دابنیشن ینی پێشتر لەگەڵ دوژمنە دانیشتون سیر نەبووە ئێستا بۆ سەیرە لەگەڵ ئەمە کۆتا پرسیارمە و کۆتا پەیامیش لە ڕاستە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە هەندێک جار جەماوەری تووڕە ئەو حاڵەتە دروستەکە ئێوە بیرتانە ئێمە لەگەڵ کۆبوونەوەکان بەردەوام بووین چیمان نەکرد بەڵام جەماوەر هاتن و داوایان کرد کۆبوونەوە بۆ کۆبوونەوە بۆ کۆبوونەوە کورەکە کۆبوونەوە بۆ دکتۆر کۆبوونەوە ئەوترێ کەوتونەتە ژێر کاریگەری فەیسبوکەوە دوور نییە یعنی نوع لە حاڵەتێکیان دروست کردو بۆ جەماوەریش مزایدات لەسەر کەسبی جەماوەری حاڵەتی کردووە وەزئی شێواندووە ئاخرێکی لە عیبەکانی ئێمە مێژووی خۆمانمان ناشرین کردووە ڕەمزەکانمانمان ناشرین کردە چه ڕەمزی هەمومانە نیمانە ڕەمزەکانمان ناشرین کردووە خەباتی یەکتریمان سفر کرد یەکتریمان عیبدار کرد کە لە ڕاستی هەمومان ترێ بەس بێ ئەمە من ئەڵێم ئیتر با بەس بێ ئیتر با یەکتری قوبولکەین ئیتر با لێبوردە بین ئیتر با لە بەرژەوەندی باڵاوە هەمومان جێمانە بێتەوە من دوێنێژ ئاماژەم پێدا من خەڵکمان بینیوە شەڕی ناوخۆی کردووە بەڵام کاتێک تەنەزولیان کردو بۆ یەکتری هەردووکیان گەورە بوون بۆ تویانە لە پێناو خەڵکی شاکرد لە پێناوی خەڵکیشان لە ڕاستە لەبەرەوە ئێمە داواکەین لە پێناوی قەزیەکەمانە لە پێناوی میلەتەکەمان لە پێناوی خۆمانە لە پێناوی پاراستنی ڕەمزەکانمانە لە پێناوی دەربازبوونمان لەم حاڵەتە بەهرەمون بوونمان لەم حاڵەتە کە ئێستا دروست بووە لە منتیقەکە با دەستێنە ناودەستی یەکتری بەیەکەوە بتوانین ئەم قۆناغە تێپەڕێنین ئەو لایەک لەو میلەتە پڕ لە ناسوارە بکەینەوە دڵخۆشیان کە هیوادارم هەمووان گویان لێت بێت و وەکو ئێوەش بیر بکەنەوە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر محەممەد ئەحمەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ماندوومان کردی سپاس بۆ کاتەی بە ئێمە و بینەرانی کوردستان 24 بەخشی بینەرانی ئەزیزم سپاس بۆ هایکرست کە ئەم شەو بەرنامەکەمان لێرە کرد بە شێوەیەکی ڕاستەوخۆ سوپاسی و ستافە جوان و ئەزیزاکەم کە هەمیشە ماندوو ئەبن لە سلێمانی و هەولێر بۆ ئەوەی ئێمە بە باشترین و جوانترین شێوە دەربکەوین تا بەرنمەیەکی دیکە ڕێزی یادگار پایە قبول بکەن بەخوای گەورەتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوەدان بێت.